بڕیارەکانی دادگای فیدراڵی لە ساڵی 2023 لە ساڵی 2023 دادگای فیدراڵی عێراق بڕیاری لە کۆمەڵێک دۆسیەی هەستیاردا لەوانە کۆتایی هێنان بە کارەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان، هەروەها لادانی محەممەد حەلبوسی لە پۆستی سەرۆکی ئەنجومەنی نوێنەران، پێگاتەی دادگای فیدراڵی و دەسەڵاتەکانی. دادگای فیدراڵی بە پێی یاسای ژمارە 30 ساڵی 2005 هەموارکرا و کار دەکات و لە 9 ئەندام پێگاتووە، لایەنە شیعەکان 5 ئەندام، سوننە 2 ئەندام، کورد 2 ئەندام. پارتی دیموکراتی کوردستان بەردەوام ڕەخنەی لە بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراقەیە و بە دادگایەکی سیاسی ناوی دەبات، بەڵام ئامادە نیە ئەندامەکەی خۆی لەو دادگایە بکشێتەوە. دادگای فیدراڵی لەم ساڵانەی دواییدا ڕۆڵ و دەسەڵاتی لە گۆڕەپانی سیاسی عێراقدا زیاتر بووە. بە پێی مادەی 93 دەستوری عێراقیش دادگای فیدراڵی ئەم دەسەڵاتانەی هەیە. یەکلاکردنەوەی ناکۆکیەکانی نێوان حکوومەتی فیدراڵ و حکوومەتی هەرێمەکان و پارێزگار و شارەوانی و ئیدارە ناوخۆیەکان، یەکلاکردنەوەی ئەو ناکۆکیانەی لە نێوان حکوومەتەکانی هەرێمەکان یان پارێزگاکاندا ڕوودەدەن، یەکلایکردنەوەی ئەو تۆمەتانی دەدرێنە پاڵ سەرۆک کۆمار و سەرۆک وەزیران و وەزیرەکان، پەسەندکردنی ئەنجامی کۆتایی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران، یەکلاکردنەوەی ناکۆکیەکان لە چوارچەوەی کاری فیدراڵی و دەستەی دادوەری هەرێم و پارێزگاکان، یەکلاکردنەوەی ناکۆکی لە بواری کاری دەستەی دادوەری هەرێم و پارێزگاکان. بە گوێرەی مادەی 94 دەستوری عێراقیش بڕیارەکانی دادگای باڵای فیدراڵی بنبڕ و پابەندکەرن بۆ سەرجەم دەسەڵاتەکان. ناوڕۆکی بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ کۆتایی هێنان بە کارەکانی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان، فڕاکسیۆنەکانی پارتی و یەکێتی و گۆڕان و پێگاتەکان لە 9 دەی ساڵی 2022 تەمەنی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستانیان بە نایاسایی بۆ ماوەی ساڵێک درێژ کردەوە. دوایی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان لە دادگای فیدراڵی سکاڵا تۆمار کرا. دوای چەندین دانیشتن سەرنجام دادگای فیدراڵی لە بەرواری 30/5/2023 بڕیاریدا بە نادەستوری بوونی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمانی کوردستان، بەمەش خولی پێنجەمی پەرلەمان کۆتایی هات و حکوومەتیش بووە کاربەڕێکەر. دوای 33 ڕۆژ لە بڕیارەکەی دادگای فیدراڵی، پەرلەمانی کوردستان لە سەرەتای مانگی تەمووزی ساڵی 2023 کۆتایی بە کارەکانی هێنا. لەو کاتەشەوە ماوەی 6 مانگە هەرێمی کوردستان بێ پەرلەمانە. دادگای فیدراڵی لە بڕیارەکەیدا لە کۆتایی مانگی ئایاری ساڵی 2023 سەبارەت بە پەرلەمانی کوردستان ئاماژەی بەوەش کردووە سەرجەم ئەو بڕیار و یاسانەی پەرلەمانی کوردستان لە 6/11 ساڵی 2022 تا 30/5 ساڵی 2023 دەری چواندون بە پوچەڵدا دەنرێن. بەمەش 5 یاسای پەرلەمان بە هەڵوەشاوەدا دەنرێن کە ئەمانەن: یاسای ژمارە 13 ساڵی 2022 یاسای پەروەردە و فێرکردن، یاسای ژمارە 14 ساڵی 2022 یاسای ڕێخستنی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵە ماڵی و بێلانەکان، یاسای ژمارە 15 ساڵی 2022 یاسای بەکارکردن و هەمواری پیادەکردنی یاسای واژۆی ئەلکترۆنی و مامەڵە ئەلکترۆنیەکان ژمارە 78 ساڵی 2012 لە هەرێمی کوردستان، یاسای ژمارە 16 ساڵی 2022 یاسای هەمواری پیادەکردنی یاسای بەڕێوەبردننی ئەوقافی عێراق ژمارە 64 ساڵی 1966 هەموارکراو، یاسای ژمارە 17 ساڵی 2022 یاسای هەمواری یەکەمی یاسای ئەنجومەنی شوڕای هەرێمی کوردستان ژمارە 14 ساڵی 2008،
بڕیارەکەی دادگای فیدراڵی بۆ کۆتایی هێنان بە کاری ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم. دادگای فیدراڵی لە 24 نۆی ساڵی 2023 بە بڕیارێک کۆتایی بە کارەکانی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم هێنا و ڕایگەیان. درێژکردنەوەی تەمەنی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم پێچەوانەی دەستوری عێراقە. پێشەوەی هیچ سکاڵایەک تۆمار بکرێت و دادگای فیدراڵی بڕیار بدات کۆمەڵی دادگەری کوردستان لە 1 ساڵی 2023 وەک یەکەم حیزبی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکان کشایەوە. دواتریش ئەندامەکانی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەولێر دەستیان لە کار کێشایەوە. بڕیارەکەی دادگای فیدراڵی لە کاتێکدا بوو دوا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم لە 34 ساڵی 2014 بەڕێوە چوو. لە 24 شەشی ساڵی 2018 ماوەی یاسایی ئەنجومەنی پارێزگاکان بەسەر چوو. ساڵی 2019 پەرلەمانی کوردستان تەمەنی ئەنجومەنەکانی بە نایاسایی درێژ کردبووەوە. لەگەڵەوەی دادگای فیدراڵی لە مانگی ئەیلولی ساڵی 2023 کۆتایی بە کارەکانی ئەنجومەنی پارێزگاکان هێنا، بەڵام تا ئێستا وادەی هەڵبژاردننی ئەنجومەنەکان نادیارە. بەپێی یاسای ژمارە 4 ساڵی 2009 یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی هەرێم دیاریکردنی وادەی هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانی هەرێمە. بڕیارەکەی دادگای فیدراڵی دژی محەممەد حەلبوسی. ڕۆژی 14 تشرینی دووەم دادگای فیدراڵی عێراق لە بڕیارێکی چاوەڕوان نەکراودا لەسەر سکاڵای لەیس دلێمی پەرلەمانتاری پێشووی عێراق بە تۆمەتی تەزویرکردنی نووسراوی فەرمی بڕیاریدا بە دوورخستنەوەی محەممەد حەلبوسی لە ئەندامێتی پەرلەمان. بەمەش کۆتایی ژیانی سیاسی حەلبوسی لە پەرلەمان هات کە دوو خولە سەرۆکایەتی پەرلەمانی عێراق دەکات. جگە لە تەزویرکردنی نووسراوی فەرمی محەممەد حەلبوسی تۆمەتی دیکەشی ئاڕاستە دەکرێت و پێشبینی دەکرێت لە داهاتوودا دادگای فیدراڵی بڕیاری لەسەر بدات. یەکێک لەو تۆمەتانە کە پەرلەمانتار باسم خەشان ئاڕاستەی حەلبوسی کردووە واژۆکردنی گرێبەستیەکە لە نێوان حەلبوسی و کۆمپانیای BGR کە کار بۆ ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ قەوارەی زایۆنی دەکات. هەروەها باسم خەشان پەرلەمانتاری عێراق ڕایگەیاندووە سکاڵایەکی دیکەی دژی حەلبوسی لە دادگای فیدراڵی تۆمار کردووە بەهۆی دامەزراندنی 6 ڕاوێژکار لە پەرلەمان کە مەرجە یاسایەکانیان تێدا نییە. خوێندنەوەی جیاواز بۆ بڕیارەکەی دادگای فیدراڵی دەکرێت. بەشێک لە چاودێران بڕیارەکە وەک تۆڵەکردنەوە لە حەلبوسی دەبینن. بەو پێیەی حەلبوسی بەر لە دروستکردنی کابینەی سوودانی لەگەڵ سەدر و بارزانی هاوپەیمانی سێقۆڵی بۆ لاوازکردنی لایەنەکانی نزیک لە ئێران پێکهێنا. بەشێک لە چاودێران بڕیارەکەی دادگای فیدراڵی بە بڕیارێکی یاسایی و دەستوری دەزانن بەو پێی حەلبوسی کارێکی نایاسایی کردووە و نووسراوێکی فەرمی بۆ دەست لە کارکێشانەوەی لەیس دلێمی لە ئەندامێتی پەرلەمان تەزویر کردووە.